يقول الله تبارك وتعالى ساڵی 1984 ئەو کاتەی لە کۆبوونەوەی لەگەڵ وەزیری ئەوقافی کویت پێی ڕاگەیەندرا کە وەزیرێکی کۆریای باشوور داوای لێکردوون کەسێک بنێرن بۆ وڵاتەکەیان تا خەڵکی بە ئاینی ئیسلام ئاشنا بکات. ئەم دەستی هەڵبڕی و ئامادەیی بۆ ئەو کارە دەربڕی. دکتۆر عەبدولوەهاب زاید حەڵەبی 79 ساڵ لە ساڵی 1984 ڕووی لە کۆریای باشوور کردووە و ئێستا بانخوازی گەورە و موفتی گشتی موسڵمانانی ئەو وڵاتەیە. حەڵەبی ساڵی 1968 بۆ خوێندن و وەرگرتنی زانستی شەرعی لەسەر دەستی ئەبوو حەسەنی نەدەوی زانا و بانخواز و بیریاری ئیسلامی ڕوو لە شاری لۆکناوی هیندستان دەکات. ئەویش گرنگێکی تایبەتی پێدەدات و دوای خۆیشی ڕەوانی لای گەورە زانایانی هەندی دەکات و لە چەند زانست و کتێبێکی فقه و ڕاوی قورئانی پیرۆزدا مۆڵەتی پێدەدەن. دواتریش ناوبرا و دەچێتە پاکستان و لە زانکۆی کاراچی بە پلەی یەکەم بڕوانامەی ماستەر و لە حەیدەر ئابادیش دکتۆرا بەدەست دێنێت. دواتر ڕوو دەکاتە میسر و کۆلێژی بنەماکانی ئاین تەواو دەکات. السلام علیکم. Peace of God with you. کاتێک شێخ عەبدولوەهاب زاهید حەڵەبی دەچێتە کۆریای باشوور ئەو وڵاتە لەژێر دەستی ڕژێمێکی داپڵۆسێنەری سەربازیدا دەبێت. وەک خۆیشی دەڵێ ژمارەی موسڵمانانیش لە سەرتاسەری کۆریادا لە پەنجەکانی دەست تێنەدەپەڕین. دکتۆر دوای ئەوەی لەگەڵ چەند کەسێکی دیکە لە موسڵمانەکانی کۆریا تیمێکی بانخوازی پێک دێهێنن بە خۆرهەڵات و خۆراوەی ئەو وڵاتەدا بڵاو دەبنەوە و کۆڕ و کۆبوونەوەی ناساندنی ئاینی ئیسلام ڕێک دەخن. لەبارەی موسڵمانبوونی یەکەم منداڵ لەسەر دەستی ئەو دکتۆر عەبدولوەهاب حەڵەبی دەڵێ لە ساڵی 1985 لە دوای تاوبوونی کۆڕێکم لە بارەی ئیسلامەوە منداڵێک لێم نزیک بۆەوە وتی ئیسلامم خۆش دەوێ و دەمەوێ ببمە موسڵمان. منیش پێم وت بچۆ سەرەتا پرس بە دایکت بکە. دایکی کە لە نزیکیەوە بوو وتی ئەو خۆی ئازادە و بڕیار لای خۆیەتی. شێخ دەڵێ کە منداڵەکەم فێری شایەتیدان کرد دایکیشی هاتە پێشەوە و ئەویش موسڵمان بوو. دوای ئەویش چەند کەسی دیکە لە بەشداربووان هاتنە پێشێ و موسڵمان بوون. هەر لە سەردەستی ئەو بانخوازە کوێیتێ بەڕەگە سووریا مزگەوتی ئەبوبەکری سدیق لە شاری جونجووی باشووری کۆریای باشوور دروست کرا و ماوەی 35 ساڵە خۆی هەر لەو مزگەوتەدا نیشتەجێ و ئێستا وەک ناوەندێکی ئیسلامیش ناسراوە. الله أكبر الله أكبر. لە ماوەی ڕابردوودا 30 مزگەوت لە سەردەستی دکتۆر عەبدولوەهاب حەڵەبی لە سەرتاسەری کۆریای باشوور دروست کراون. تەنها لە مزگەوتەکەی شاری جونجوشدا 732 کەس موسڵمانبوونی خۆیان ڕاگەاندووە کە دیارترینیان یەکێک لە گەورە قەشەکانی کەنیسەکانی پرۆتستانتی کۆریایە کە ئێستا بە عومەرشین ناوی دەرکردووە. سەرەتای گەیشتنی ئیسلام بۆ کۆریای باشوور بۆ بازرگانە عەرەبەکان دەگەڕێتەوە. ئێستا و بە پێی نوێترین راپۆرتی یەکێتی موسڵمانانی کۆریای باشوور ژمارەی موسڵمانان لە وڵاتە لە 250,000 تێپەڕی کردووە و لە 5 ساڵی ڕابردووشدا ژمارەکە 5,000 زیادی کردووە.